لا نێو سەنگەرەکانی پێشمەرگە لە باشووری کەرکووک بەدەیان چەکداری بیانی هەیە کە بە جلوبەرگی پێشمەرگە و بەخۆبەخشانە سەنگەریان لە چەکدارانی داعش گرتووە و هەر یەکە و جۆرە کارێکیان پێس پێردراوە. هێلونیزیا پێشمەرگەیەکی خۆبەخشە و خەڵکی بەرازیلە ئەو کە ناوی نیشتیمانی لە خۆی ناوە تیمێکی تەندروستی گەڕۆکی دروست کردو و چاودێری تەندروستی پێشمەرگەکان دەکات. friend of mine who joined the Kurdish forces to fight against Daesh. 4 ساڵ بەر لە ئێستا ئەو ئامانجەم هەبوو کە پەیوەندی بەم هێزۆ بکەم. خۆم لە هیندستان وانەی پزیشکیم دەوتەوە. لێرەش دەمەوێت خزمەت بکەم. خزمەت بەو هێزە بکەم کە ڕێکەوتنامەی سایکس بیکۆ خاکەکەی بۆ سەر سووریا و تورکیا و ئێران و عێراق دابش کرد. The land has been stolen by Syria, Turkey, Iraq and Iran. بەشێک لەو خۆبەخشە بیانیانە لەسەر چەکەنوێکان مشق و ڕاهێنان بە پێشمەرگە دەکەن و ساڵی 2 جار بۆیان هەیە پشوو وەربگرن، بەڵام زۆربەیان سوورن لەسەر مانەوە لە سەنگەرەکان و دەیانەوێت بە چەکە ڕووسیەکانی دەستیان هاوکاری پێشمەرگە بکەن. من خەڵکی فەڕەنسام. دوای 4 مانگ بوونم لە بەرەکانی جەنگ گەڕامەوە بۆ فەڕەنسا، بەڵام بە فەرماندەکەم و پێشمەرگەکانم وت کە من دێمەوە. هاتمەوە و بەرگری دەکەین لەم خاکە تاوەکو داعش ما بێت ئەرکی ئێمە بەردەوامە و لێرە ناڕۆین. ئەو پێشمەرگە خۆبەخشە بیانیانە لەگەڵ ئاڵای وڵاتەکەیاندا ئاڵای کوردستانیان لەسەر سینگیاندانا و لە شەڕەکانی ڕابردووشدا 3 کەسیان بریندار بوونە. پێشمەرگەکانیش دەڵێن ئەو خۆبەخشانەورەی ئێمەیان زیاتر بەرز کرۆتەوە هاوکارێکی باشمانن. بە پاری جیرفانی خۆی هاتووە شەریکی ئەو شەڕە و ئەو سەنگەرە بێ لەگەڵ پێشمەرگای ئەمەش بۆ خۆی کاریگەریی زۆر گەورە دروستەکە لەسەر پێشمەرگە بەدڵنیاییەوە من هەمووی لایەنەکانی بە باشە و بە جوانی دەبینم و بۆ داهاتووی ئەمەش بەڕاستی ئەمە پردێکی پەیوەندێکی زۆر گەورەیە کەم جەنگەوارانە بێکەوە خوێنیان چەکەڵاو بۆ لەسەر خاکی کوردستان لە پێناوی شەڕکردن لە دژی دوژمنێک کە دوژمنی مرۆڤایەتی و دوژمنی هەموو جیهانە. بەر لەوەی بێنە سەنگەرەکانی پێشمەرگە ئەو خۆبەخشانە شارەزاییان لەسەر مێژووی کورد هەبوو و گەیشتونەتە ئەو بڕوایی بڵێن ئامادەین بە گیانی خۆمان لەگەڵ پێشمەرگە بین تا ئەو کاتەی کورد بە مافەکانی خۆی دەگات. نزیکەی 100 چەکداری خۆبەخشی بیانی کە هاتوونەتە نێو پێشمەرگەوە ئەوان بە هاوبەشی لەگەڵ پێشمەرگە بەشێک لە سەنگەرەکان دەپارێزن و لە ڕابردووشدا ڕۆڵی بەرچاویان لە هێرشەکان هەبوو و ئێستاش ئامادەن لە هێرشەکانی داهاتووی پێشمەرگە بەشدار ببن. هیوا حسامەدین، ڕوودا و باشووری